سپاسان لێ بێم کاتتان باش. ڤایرۆسی کۆرۆنا بۆ جاری دوم لە خاڵی سنووری باشماخەوە تێپەڕی. پێشتریش هۆشداری درابوو لە ڕێکارەکانی خۆپارێزی لەم خاڵە سنووریە. لە ئێستادا هاوڵاتیان چی دەکەن بۆ ئەوەی خۆیان بپارێزن لە ڤایرۆسی کۆرۆنا و مەترسیەکانی. توانەکانی حکوومەت چۆنە بۆ ئەوەی وابکە و حاڵەتەنەی پۆزەتیڤن بەرەو چارەسەریان ببات. خاڵە سنووریەکە بە تەواوی داخرا. لە مێژووی بە فەرمی ناساندنیە مەرزەدا دەگمەنە حاڵەتی لەو شێوەیە هەبوو بێت کە سەر ڕای قەدەغەی جوڵەی گەشتیاری هاوکات جوڵە بازرگانیەکەش پاک بخرێ. لەم پرۆگرامەدا سەرڕای بوونی مەترسی گەورە بەڵام دیمەنەکانی پابەند نەبوونی وەک پێویستی دانیشتوانی قەزای پێنجوێن سەرنجمان ڕادەکێشێ. هاوکات لە ڕێگەی چیرۆکی توشبووانەوە هۆشداری دەدرێتە هاوڵاتیان. دێوانی کمێکمان بوو بەستویت لەبەر سەلامەتی خۆش توی ئێمەش لێرە لە دوورەوە گفتوگۆکەین و قساکەین. نا ئاسایە خەڵکێکی زۆری وتفشەیە. چی بەو خەڵکاڵی؟ ئینسان خۆی لە ماڵە خۆی کەرەنتینەکات پێشەوەی بمهێنن لێرە کەرەنتینە بکات. ئەوانەی سم کابینانیان هەمویان پێنجوێنین. خۆممان نەوێتم بەرزە و کەسوکارم ئەوان زۆر باشن. داوایەکمان ئارەسی هەموو لایەنە پەیوەندیدارەکان کرد کامان لێکردن مەرزی باشماق داخن ومانێن بە ئاگرەوە. کارمەندمان وەکو دەرکراوێک دەریان کردن لە مەرز. ئایا ئەم کارە پێشبینی کراو بوویاننا؟ دوو مانگ بەر لە ئێستا هۆشداری لە ڕێکارەکانی خۆپارێزی درابوو لە پرۆگرامێکی پێشووتری بنکۆڵدا کە لە سیوێکی ئازاری ئەم ساڵ پەخشکرا. بەڕوونی بەرپرسانی تەندروستی پێنجوێن دەڵێن کە ڕێگەیان نەدراوە کاری خۆیان بە تەواوی لە باشماغ ئەنجام بدەن. شێوەیەک لە شێوەکان ئێمە پلانیەوەماندانا بوو وەکو تەندروستی پێنجوێن مەرزی نێودەوڵەتی باشماغ بخینە کەرەنتینەوە. تیمەکانمان بێزار بوون و هەستیان بە بێڕێزی کرد و گەڕاینەوە. وا دیارە بە توشبوونی چەند کارمەندێکی تەندروستی ناو خودی خاڵە سنووریەکە زەنگی بە ئاگاهاتنەوە لێدرا. کەمتان خەمی هاوڵاتەکانی ئێمە بێباکبوون لە ترس لە ئەم ڤایرۆسی کۆرۆنا. ڕۆشنبیری ئێمە بەڕاستی ناکرێ من لە ناو مەرزگا من ببمە ڕەقیب وەکو سەرپرشتیاری مەرج بەڕێز کاگلیوان مەریوان ببێ بە ڕەقیب خاڵ بە خاڵی هەموو کارمەندەکان کە زیاد لە 1000 کارمەندی تایە دەتوانین بڵێن 120 هاوڵاتی ئێمە لە ماوەی ئەوەی کە قەدەغەی هاتوچۆ هەبوو لە بینی کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان 120 هاوڵاتی ئێمە گەڕاونەتەوە هەر 120ەکەشی کەرەنتینە کراون بۆ ماوەی 14 ڕۆژ هەر کەسێک و لە شار و شارچکردی خۆیدا. پشکنینی تەواو بۆ کارمەندان ئەنجام دراوە. ئێستا جموجوڵی بازرگانی دەستی پێکردوتەوە. لەو کاتەی پشکنین لە ژوورەوە بۆ کارمەندان ئەنجام دەدرێ. یەکێک لە ئۆتۆمبیلە بەرهەڵگرەکان هاتووە بارێک لە مەرزەکەەوە بباتە دەرەوە. دەڵێت ئەوەی لە ژوورەوەی گەر لا نەبرێت تێک دەچێت. هاتووی بۆ مەرزی باشماق بۆ چشتی هاتووی؟ ئەو بارە هاتووم کەباریکەی تەلەفۆنیان بۆ کردووم کە بێم ئەو بارە بارکەم بیمە بۆ سێمایی نەبێنێتەوە لە مەرزەکە. بۆ چێگە نەمێنێتەوە چییە؟ وەڵاهی نازانم خواردنە نازانم چییە ناشێ بمێنێتەوە. بەڵام ئاگداری کە 72 کاتژمێر نابێ هیچ جوڵێکی بازرگانی لەگەلتانان بەڵێ ڕاستن هیچ کەسیان بەراوبەر ناکە من حتا خەتیژم نییە. تەلەفۆنیان بۆ کردم وتیانە کاکە کومرک خەبوڵی ناکەشێ بێ ئەو بارە بارکەی بۆ سێمانی نامێنێت. چێ پێوتی وەرە باریکە؟ ساحەبی نووسینگەکە تەلەفۆنی بۆ کردم کاک بەڵێ وا دیارە ڕێگە پێدانیان بۆ ئەو کەسە کردووە؟ بەڵێ ئارە وەڵڵا لە خۆمان نایە قوربان سڵاو لێبێ. ئەمە پێم بڵێ پیاوە بەڕێزا ئەڵێ بارێک لێرە ماوە تۆ خواردن ناشێ خراپ بێ. ئێ باشە ئەتوانێ بیبە کە جوڵی بازرگانی وەساوە؟ نا بۆ ماوەی 72 سەعات بە هەموو شێوەیەک کەرەنتینە کراوە. ئەگە بارەکە هەچیەک بێ خواردن بێ هەچێک بێ بە پێ ڕێگە پێدراوی ڕسمی ئەتوانین بەڵام دەبێت کتابێک بێنین. لە خاڵە سنووریەکەوە دەچینەوە قەزای پێنجوێن. لە دەستی بە پیتی پێنجوێندا هەندێک جووتیار دەبینین کە سەرقاڵی زەوی شێڵان و چاندنی تۆوی تەماتە و شووتی و کاڵەکەن کە ناوچەکە ساڵانە بڕێکی زۆری شووتی بەرهەم دەهێنێ. بەڵام بۆ ئەوانیش دۆخەکە وەک ساڵی پێشووتر نییە و نیگەرانن. ئەگەر چی ساڵی ڕابردووش بەهۆی دروستکردنی ڤیددیۆی ساختەوە شووتی بە چێژی پێنجوێن زیانی پێکەوت. وڵی تەنا جیاوازەکەی چییە؟ ساڵان ئێمە مرتاع بووین کە ئاهاتی مۆم دەشودەرە ئیتر ئەم عەرزوشتانەش کردومانە شەڵا بە تەماتەی ئەەکەین و بە شووتی ئەەکەین و ئیتر تەنها وەڵا جیاوازەکەی ئەم ساڵ لەگەڵ ساڵانە تەنها ئەم نەخۆشیە خەڵکی زۆر ترسانەوە خەڵک توش بووە.
ئەم دیمەنانە ڕۆژی 1 حوزەیرانە، یەکەم ڕۆژی بڕیاردراوە لە قەدەغەی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا. نەخۆشخانەی گشتی شارۆچکەکەش تەنها 1 کیلۆمەتر لێرەوە دوورە کە چەندین کارمەندی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. زۆر مەترسیم هەیە زۆر، یعنی هەتا ئەو آخر منحەلە مەترسی لەم کۆرۆناکەم من بۆ خۆم. ئەرە وەڵا وەڵای هەتا بۆم کرێ خۆمە پارێزم. خەڵکی ئەوێن دێکەمان ناوی نەرمەڵاستە ئەرە وەڵا دووریشن لە حدودی ئێرانەوە بڵێن ئێرە ئەم بەرزایی سەر و ئەم بەرزایی هەرەونە حدودەکەمان لە یەکەوە دوورە ئەرە وەڵا بەڵێ هاتبوو خەڵک ئەم بەهای کاتی ئەو کۆرۆنای پێشی ئەمە هینێتر بوو خەڵگە هاو سیارەی وای بوو ئەیان و نەفەریهانی و بە قاچاقی ئەوە گرتیان سزا و شتیان نەردان و سژیشیان کردن یاڵای وەک بیستن شتم بیستوە وتیانە خەڵک بۆ فڵانکەت بۆ دیانەوتیانە گیرەوە زەناوی بە قاچاقی هێناوە من ئەوە نەبێ ینی وەک بە چاوی خۆم نەمبینیوە چونکە من لێرە ئیشەکەم ناگەڕێم خەڵکی پێنجێن و خەڵکی لادێش بووە کە خەڵکی بە قاچاق هێناوەتەوە وەڵایتر لەم بەرزانە لەو چەمی شیانم بشیاوە لەو چەمی سێرامان و کێکێوە ئالەمانە خەڵک وەک خەڵک باسیەکە هینا وەک خۆ من کەسم نەبینیوە کە کەسێ بێنی. دەچمە نەخۆشخانەی پێنجوێن شۆفێری یەکێک لە ئامبوڵاسەکان بانگی کردم و پێیوتم هەندێک ڕاستی هەیە دەبێت بۆ ڕای گشتی بیخاتە ڕوو. هاوکات داوامان لێکرد پێکەوە گەڕانێک بەناو بازاردا بکەین. دیمەنی بە ئاسایی وەرگرتنی دۆخەکەمان بینی لەلایەن بەشێکی زۆر لە دانیشتوانی قەزاکەوە. ئێمە هەتا 15 بە حەقەت نەڵێم دکتۆر خالی زۆر کۆنتڕۆڵی وەزاکی کرد بوو، بەڵام لە دوای 15 شتێک ڕوویدا نازانم چی بوو. کارمەندمان وەکو دەرکراوێک دەریان کردن لە مەرز وڵای هەست بواکەم کە کەس گوێ بۆ کەس ناگرێت لەبەرەی وەکو ڕاستی مەرجی باشماغە بێ لەژێر کۆنتڕۆڵی تەندروستیە بێت. لەژێر کۆنتڕۆڵی تەندروستیان نییە؟ نەخ ئەتوانم بڵێم نە بۆچی لەبەرەوەی لە بەر چاوتانە بینیتان بە کامێرا کە ڕێگیری کرا لە دکتۆر خالی بۆ ناو مەرجی باشماغ ئیتر ینی ئەبێت تەندروستی لە 15 کارمەندەکانیان ناردەوە لە 15 کارمەندی پشکنینی دێن. کەسی یەکەمی تەندروستی قەزاکە بە نیگەرانیەوە لەو دۆخە دەڕوانێت وای دەبینێت کە دۆخەکە هێشتا لەژێر کۆنتڕۆڵدایە. تا ئەم ساتەش 2 پزیشک و 14 کارمەندی تەندروستی پێنجوێن هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان هەمویان لە سنتەری چارەسەری کۆرۆنان لە سلێمانی سامپڵی خوێن لە تەواوی هاوڕێ و خێزان و کەسە نزیکەکانیان وەرگیراوە. ڕازی نیم بەم ڕێکارانی کە ئێستا هەیە ئەویش بەڕاستی ئەگەرمە بۆ پابند نەبوونی هاوڵاتیان ڕێژێکی زۆری هاوڵاتیان خۆمان ئەزانین لە کەلتورێکین ئێستا باوەڕیان بە وەزەکە نەماوە متمانیان بە ڕێکارەکان نەماوە. ئەمە مەترسیدارە بە دڵنیاییەوە چونکەم حاڵەتە ئەگەر بەردەوام بێ مەترسەکەمان زیاتر لەوەیە کە بڵاوبوونەوەیکی خێراتر بەخۆوە ببینێ. پێشبینیەکانی ئێمە بۆ چەند سەعاتێکی داهاتوو یا چەند ڕۆژی داهاتوو بەرزبوونەوەیکی تری خێرایە لەم نەخۆشیەیە چونکە ڕێکارەکان بەڵێ گیرانەتە بەر ئەتوانم بڵێم لە 150 بۆ 60 گیراوەتە بەر لە 140 شلگرتیکی پێوە دیارە کە بۆتە هۆی ئەوەی قەرەباڵەخی دروست بێ و مەترسی بڵاوبوونەوە و بەرکەوتێکی زۆر دروست بێ لە بینی هاوڵاتیان و توشبوان و بەرکەوتوانە. ئێمە داواکاریمان لە هاوڵاتیان هەر ئەوەیە لە سەرەتاوە هەتا ئێستا زۆر سادە و زۆر ڕوونە کەمکردنەوەی قەرەباڵەخی و بەرکەوتە ناتەندروستەکان و ناپێویستەکان بەڕاستی هەنێ شوێن هەیە کە ئێمە ئازانی شوێنی مەعیشەت بەو شێوەیە نییە کە مەعیشەتی تەواتی لەسەر بێ کافتریایە هۆڵی وەرزشیە پرسەکانە هاتوچۆی کۆمەڵاتی نێو ماڵانە ئەمانە پێویست ناکە بە هیچ شێوەیەک بڵێ بەهۆی ئەم ڕێکارانەوە کە بە جددی نەگیراوەتە بەر لەبەر مەعیشەتی خەڵکی فەلاحەکانمان بەڕاستی ڕێگەیان لێ نەگیراویشی خۆیانەکەن بە سەربەستانە بەڵام ئەوانی کە پێویست نین کۆبوونەوەیەک کە هیچ پێویست نییە سەردانیکردنی فەرمانگەیە کە هیچ پێویست نییە بەتابەتی و نەخۆشانەی کە حاڵەتی ساردیان پێڵین سەردانی نەخۆشخانە و بنکەکانەکەن هەموو ئەو مراجعانەی کە سەردانی هەندێک فەرماگاکەن هیچ پێویستنی لە حاڵەتی ئێستاە لەبەرەوە کەمکردنەوەی بەرکەوتە هاتوچۆکردن قەرەباڵەخی هەتا کەمترین ڕاددا باشترین ئەنجامی دڵخۆشکەرەمانێت. لە پێنجوێن لە ناو بازاردا هەموو جۆرە خواردن و خواردنەوەیەک پێشکەش دەکرا ڕێنماییەکان هەڵواسراون و جێبەجێکردنیش پشتگوێ خراون. ئەم چای چیە پێی وتم ئەگەر ڕۆژێک دوکانەکەی نەکاتەوە ڕنگدانەوەی لەسەر گوزەرانی دەبێت. بەرپرسی یەکەمی قەزاکە نایشارێتەوە کە بەهۆی خراپی بژێوی ژیانی هاوڵاتیان نەیانتوانیوە واک پێویست ڕێنماییەکانی سەر و خۆیان لە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکەن.
ئەوەی کە دەرکەوت یەکەم جار دوو کارمەندی تەندروستین کە هەردووشیان پێشتر لە باشماغ داوامیان کردوێکیشیان سەرۆکی تیمی ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بووە لە باشماغ یەکێکیشیان سەرپەرشتیاری تیمەکان بۆ لە مەرزەکە بە دڵنیای ئەم دوانش لە خەڵکی کەو پیان گەیشتووە بەڵام بەپێی تحقیقەکانی تەندروستی وا دەرەکەوێت ئەمانە بە دڵنیایشەوە کە هەروایە کە لە بەرکەوتنیان لەگەڵ ئێرانیەکان لە ئێرانەکان وەریان گرت بەڵێ بەدڵنێ منم بەیانی خەڵک تەلەفۆنی بۆ کردوم مناڵی نەخۆشە لە دوکانەکە کرێچیە ماڵەکەیشی کرێچیە ئەڵێ ڕۆژانە ئەو 10,000 پەیانەکەم بێن بە عیلاجی خۆم و مناڵەکانمان نیمە بیخۆم نیمە عیلاج بکڕم لەبەرەوە تۆ کاتی حکومە دەتوانێت خەڵک ناچارکە خەڵک بە تەواوەتی کۆنتترۆلکە ئەسبابی کۆنتترۆلکردنەکەی بەدەستەوە بێ یەک وەکو هێزانامنیەکان دویش بەدەلەوە تەمینی ژیانی خەڵکی کردبێ تۆ ئێستا دوکان و بازار هەر هەمووی داخی لە بەرامبەرە چیمان توانیوە بۆ خەڵک بیکەین سەبەتەی خۆراکمان هاوە بەو خەڵکە هەرچەنە خەڵک بەشی خۆی پارێزێت چونکە 2000ەوەی تووشی نەخۆشیەکە بێ تووشی ئازارێکە بێ هیچ کەسێک حەز ناکات تووشی ئازار بێ لەبەرەوە ئەو خەڵکەی کە ئێستا ئەچێ بەلای کەسابەتەوە بەڕاستی دوو مانگی پێشووتر ئێمە وەکو حکومەت نەماتوانی قەرەبووی و خەڵکەکەینەوە ئێتر ئەو خەڵکەش پێی وایە تەندروستی بێ ئەوەی سەرچاوی ژیانی دابینکە ینی هەندێک جار باوکەکە وتێتی مردنم باشترە ڕێی کە ببینم مناڵەکەم شیرینیە بیخۆ قوربانی ئێمە ئەوانەی کە پشکنینیان بۆ کراسێ 4 ڕۆژویست تا ڕاگەێنرا و گەڕانەوە ئەمانیش پێشتر 10 ڕۆژ پێشتر بخۆیان گەڕاون میوانداریان کردووە چوونەتە بازار دوکانار بوون کارمەندی دەوڵەت بوون من ئەمڕۆ دوێنێش دەستمان کردووە بە پشکنین تەسەورەکەم هەندێک پشکنینی کە پۆزتیڤ دەرچێت ئەویش پەیوەندی بەوەی درەنگ حاڵەتەکان دەستنیشان کراوە بۆ ئەوەی مەترسی لەسەر شارۆچکەی پێنجوێن نەمێنێ و ئاسایی ببێتەوە بەرپرسانی تەندروستی سێ خاڵیان وەکو پێشنیاز خستۆتە ڕوو کە دەست بەجێ کاری لەسەر بکرێ یەک جوڵە لە پێنجوێن سنووردار بکرێ و خەڵک نەتوانێ بە ئارەزووی خۆی هاتوچۆ بکە بە تایبەت لە نێوان پێنجوێن و سلێمانیان شوێنەکانی دیکە و دەوروبەری دوو ڕێکاری زۆر توند بگیرێتە بەر لە مەرزی باشماخ و سەیرانبەن سێ کۆنتترۆلکردنی سنوورەکان بە تایبەتە و سنوورانەی قاچاق یان بازرگانی نافەرمیان تێدا دەکرێت ئاڵێن لە پێنجوێنە ئێستا 51 توش بوو هەیە باشە ئەم 51 توش بۆ کێ بۆ خەڵک نەیناسێت بۆ خەڵک نەتوانێت خۆیان لێپارێزی ئەم 51 توش بووە دێنەوە ناو بازار لەگەڵ یەکی 10 کەس و 20 کەسا تەوقە و چاکوچۆنی مەرحەبایی یەکەن ئایا ئەمە ئەگەر وایە ئەگەر ڕاکوام شتەواقعە ئەم 51 کەسەکە بێنە بازار 500 کەسی دریان توش کردووە ئێرە ماڵی مەلا غەریب پێنجوێنی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستانە پێش نوێژ و وتارخوێنی ئەم مزگەوتەیە کاتی بانگی پیرۆزی ئێوارەیە بەڵام دەرگای مزگەوتەکە داخرا ئەمگەڕەکە کە ناوی گەڕەشیکانی مینایە چەندین حاڵەتی پۆزتیڤی کۆرۆنای تێدا دەرکەوتووە ئەمما مۆسایە لەگەڵ کۆمەڵێک لە چالاکانی شارۆچکەی پێنجوێن لە پێشتریش هۆشداریان لە تەشەنەسەندنی ڤایرۆسەکە دابوو ئامۆژگاری خەڵکیش دەکات کە تکایە پابند بن ئەوەی ئێستا لە پێنجۆنە ڕوویداوە ئەمەی هەمووی باجی دانەخستنی مەرزی باشماخ بەڵکو باجی تونند و تۆڵ نەکردنی ڕێکارەکانی خۆپارێزیە لە مەرزی باشماخەکە ڕوویدا ئێمە سەرەتا کە نەخۆشەکە سەری هەڵدا دەرێکمان بەو مەترسیە کرد کە پێنجۆن لە ئێرانەوە نزیکە و مەرزەکە زۆر لە ئێمە نزیکە لەبەرەوە پێویستە چارەسەر بکرێت چارەسەر کە هەستمان کرد حکوومەت و پێویست نایەتە پێشەوە خەڵکانی ناو پێنجوێن بە تایبەتی مامۆسایانی ئاینی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەگەڵ لایەنە سیاسەکان و پیاماقوڵان کردبوونەوەیەکمان کرد لە بەردەم قایمقامەتی پێنجوێنە لە بەرواری 16 4 ڕۆژی زستان مابوو ئەو کاتە داوایەکمان ئارەسەی هەموو لایەنە پەیوەندیدارەکان کرد کامان لێکردن مەرزی باشماق داخەنەوەمانێن بە ئاگرەوە بەڵام دوای چەند ڕۆژێکە تێپەڕی وەڵامی حکوومەتمان وەرگرتەوە کە حکوومەت بەو ئاراسەی ئیشەکان نایە مەرزەکە دابخری لەبەر کۆمەڵی هۆکار عزرەکەی حکوومەت لای ئێمە قبول بوو بەڵام داوامان کرد کە دەوەرن ڕێکارەکان تونند و تۆڵکەن ئەگەرچی بەڵێنی ئەویان پێداین هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ بە تایبەتی پارێزگاری سلێمانی بەڵێنی ئەویان پێداین کە مەرزی باشماخ وەها تونند و تۆڵکەن لە ڕێگای تونند و تۆڵکردنی ڕێکارە تەندروستیەکانەوە کە ئێمە بێخەم ببین بەڵام ڕۆژان تێپەڕی و هەسمان کرد کە هیچی وانە بڕێک هەنگاویان هەڵگر بەڵام بەڕاستی زۆر شلوشەوێڵی و تێکەڵ و پێکەڵێکی زۆر لە بینی ئێران و عێراقیەکان هەبوو ئەخر ئێمە ئەوانەی کە لە مەرزی شەکەم بەشێکیان لە حەماڵەوە بیگرە هەتا فەرمانبەرەکان هەتا شۆفێرەکان هەتا پۆلیس و ئەوانەی تر زۆربەی خەڵکی ئەم شارۆچکەی پێنجوێنە دەوروبەرەکەینی جگە لەوە خەڵکی سلێمانیشی تایە کوڕەکانی خۆمان هەواڵەکانیان بۆ هێناینەوە کە مەرز تۆڵ نییە لەبەر ئەوە وەکو خەڵکی پێنجوێن
مامۆسایانی ئاینی جارێکی تر پیاوە ماقۆڵان لەگەڵ نوێنەری لایەنە سیاسەکان کۆبوونەوە ویسمان بشین بۆ مەرز ئاگاداریشمان کردنەوە بەڵام لە قەراغی پێنجۆنا کۆبوونەوەیەکمان کرد ئەوان ڕێگریان لێ کردین بشین بۆ مەرز یعنی زۆر بە توندی دژمان وەسانەوە کە نابێت بە هیچ جۆرە خەڵکی پێنجۆن بێتە مەرجەکە وا گومانیان نەبرد ئێمە پاڵێ بنین بە مەرزی باشما خۆ وێرانیکەین بەیەکە خۆیم بۆ خۆپشاندان ناچوین چون بە چاوی خۆمان ببینین بزانین تا کوێ ڕێکارەکان کراوە گەر کەم و کوڕی هەبێ بگەێنین بە حکوومەت نەبوونی متمانە لای هاوڵاتی دەردەکەی ئەوەی تر ساهم نەکردووە هاوڵاتی چڕاوەتە بازار شوێنە گشتیەکان بە ئارەزی خۆی دێو دەچێت هیچ هۆکارێکی خۆپارێزیش بەکار نایێنێت ئەمە زۆر مەترسێکی گەورەیە لێرەوە پەیامێک داوا ئاراسی هاوڵاتانی قەزای پێنجۆنەکەم تکاتان لێ یەکەم بە تکا واز لە حکوومەت بێنن ئەمە ئەڵغامە پیامان ناتەقێتەوە کە سوکار و ئازیزەکانمان بە دەرچاومانەوە گیان نەسپێرن تکاتان لێ یەکەم خۆپارێزیکەن تێکەڵاوی کەم کەینەوە وازبێنین لە پرسە وازبێنین لە جمعە و جەماعەتی مزگەوتەکان وازبێنین لە دێنی و سەردان و هەموو تێکەڵیەک زۆر بۆ پێویست نەبێت نەچینە بازار ئەوەی شوکاری هەیە بچێ بەدەمی بەڵام لەگەڵ خۆپارێزیکی تەواوە لە بازاردا زۆری نەسوور بوون لەسەرەوەی کۆرۆنا بوونی نییە ئەگەر هەیە چێن و لەکوێ تووشی ڤایرۆسەکە بوون لە سلێمانی پرسیارم بۆ توشبوونی خەزای پێنجوێن کرد لە شوێنەکان دڵنیا بوومەوە هەر بۆیە وەکو تیمی پرۆگرامی بنکۆڵ لە هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا نزیک دەبینەوە هاتوومەتە گوندی سەناریای گەشتیاری بەشێک لەو کەسانەی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان و حاڵەتەکان پۆزەتیڤە هێنراون بۆ سەناریای گەشتیاری ئەمەوێت چیرۆکەکانیان بزانم و بەشێک لەو خەڵکەی کە دەڵێن ڤایرۆسی کۆرۆنا لە پێنجوێن و ناوچەکانی دیکە هەرێمی کوردستان نییە لێرەن و بەچوی خۆتان بیبین. هەموو پێویستیەکانی ژیانکردن لێرە بۆ توشبووان دابین کراوە زۆرینەی ئەو کەسانەی لێرەن کارمەندی تەندروستی و هەوڵاتیانی قەزای پێنجوێنن ئەوان بارودۆخیان جێگیرە و زۆرینەیان نیشانەکانیان نییە لە دووری زیاتر لە 6 مەترەوە گفتوگۆیان لەگەڵدا ئەنجام دەدەم. حەبا لێ کاک بەختیار چۆنی دۆست دەکەم لێوانی کوێکمان بۆ بەستویت لەبەر سەلامەتی خۆش توی ئێمەش لێرە لە دوورەوە گفتوگۆکەین و قساکەین من کارمەندی خستخانەکەی پێنجوێنم کارمەندی ئەمنی نەخۆشخانەی پێنجوێنین لە زمانی و کارمەندانە لە زمانی و خەڵکی ئەمێژەر پشکنینمان بۆ کرا و پۆزەتیڤ بووە هیچ نیشانێکت نییە هیچ نیشانێکمان نییە ئەبێت چی بکەن خەڵکی پێنجوێن بە تایبەتی کە خۆت خەڵکیەوەی وڵی تەنها جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانە کاکاروان هیچی تر نییە ئێمە وامان لێهاتوە خەڵک لەبەرەوەی ڕقی لە فڵان شتێک کا دژی خۆیەتی یعنی من لەبەرەوەی کۆمەڵەشتەیە نەماسک نەکەم دەستکێژ نەکەم ینی کۆمەڵەشت نەکەم ئەمە زەرێری کیە خۆم زەرەکەم ماڵناڵی خۆم زەرەکات باشترین چارەسەرەوەی تەنها بەکارهێنانی ماسک و دەستکێش و ڕێنمایە تەندروستیەکان هیچی دە کەرەنتینەکردنی خود ئینسان خۆی لە ماڵە خۆی کەرەنتینەکات پێشەوەی بمهێنن لێرە کەرەنتینە بکەن کاک خەڵکێکی زۆری وتفشەیە چی بەو خەڵکاڵی ئەتوانم بڵم هەموو کوردستان لە زاخۆک و پێم وتی تا پێنجوێن هەموو یەڵێ هەر فشەیە بەڵام کاتێک کە بەرکەوتەکان دروستە بێ پۆزەتیڤەکان یەتۆ ئەو کاتە فشەبوونەکە پێن لە خەسخانەکەی سەرشنار سێرێکی و خەڵکە بگەن واز ئێوە خەڵکە ئەو کاتە دەرەکەوێت کە ڕاستەقینەکە چییە؟ باشی حواڵە ئێستا من لەگەڵ کوردستان بشوار قساکەم هەر حەزیان کرد بزانین پەیوەندیمان هەیە و پەیوەندیمان چۆن و ئێوە دڵنیا بن ئێوە دڵنیا بنەوەی ئێمە ساغ و سەلامەتین شکر نزیکی 20 ڕۆژ پێستا هەندێک نیشانەم هەبوو وەکو لەرز و تاو ئازاری جونگەکانم پەیوەندیم کە بە نەخۆشخانەوە و چوم لێوە فەحسی حمای ماڵتەوانم کرد خۆشبەختانە نێگاتیڤ دەرچوو تەنها ئەوە بووتر 2 دەرجیم کرد دەرجێکی پاراستۆڵ و دەرجێکی دیکادرۆنم کرد و ئازار شتەکەم نەما ینی ماوەی ئەو هینێوەن تەنها 24 ساعت بۆ ئازار و تایەکە هەم بوو 24 ساعت نیشانەت هەبوو بەڵێ بەڵێ دوای چۆن نەما وەڵا ناڵم هەرە و 2 دەرجەم کرد و تەچوو ماڵی سرحەتم کرد دوای ئەوەی زانیمان کە یەکێک لە هاوڕێکانمان کە مدیری ئیدارەی خستخانەکەمانە تووشی ڤایرۆسەکە بووە دوای ئیدارەی نەخۆشخانەی بەڵێ مدیری ئیدارەی نەخۆشخانەی گشتی شەیدانی پێنجوێن ئێمەش وەک هەستکردن بە بەرپرسیارەتیمان چووکە خەڵک ڕوومان تێکەوە چارەسەر بۆی نەبینە ئەهۆی توشبوونی کەسانی دی وەک ئەتێکی خۆمان سەرشارمان کەس بە پرسیارەتی هەستین سامپڵمان لێوەرگیرا خۆمان هاتین کە پێی خۆمان چوون بۆ برادرانی تاقیگە لەوێ سامپڵیان لێوەرگرتین 29 مانگ بوو تر دەرکەوت کە ئێمە هەڵگرین ڕاستەکەی ئێستا هیچ نیشانێکمان نییە بەڵام هەڵگری ڤایرۆسەکەین هەست بە هیچ ئازار و ناخۆشیێک هیچ ئازار و نەخۆشێکمان نیە هەم خۆم هەم برادەرەکانم لە ڕاستیا برادەرەکان کە لێ یەک کابینا بەیەکۆین ئەوانش نیشانیان هەبووە هەندێکیان
تا و ڤۆمیتین واتە ڕشانەوەیان هەبووە ئازاریان هەیە بێتاقەتیان هەبووە بەڵام لە ئێستاە هیچ نیشانەیەکیان نییە پێکەوە دانیشین و دوێنێش برادرانی بەڕێوەبەتی خۆپاراستنی سلێمانی هاتن لەگەڵ تەندروستیگشتی سلێمانی ئاگاداریانکەینەوە کە بێ بچین بۆ سلێمانی ئێمەش بە پێی خۆمان بە ساری خۆمان هاتین بۆی نبینەوەی توشبوونی کەسانی تر ئێمە هەڵگری ڤایرۆسەکەین بەڵام هیچ نیشانەیەکمان نێ لە ئێستا ئەوانەی سلم کابینانیان هەمویان پێنجوێنین خۆشبەختانە وەک هەست کردن بە بەرپرسیاتی مەسئولانە هاتوون لێرە خۆیان کەرەنتینە کردووە بەڵێ نەخۆشیەکە وجودی هەیە ترسیشی ناوێ ڕاستیە ترسەکەەوە چێت تەنها خۆپارێزی ئەمە خۆمان پارێزین دەستکێش و دەمامک و خۆمان لە قەرەباڵخی بە دوور بگرین ئەم نەخۆشە تەسیری سەر کەسانێک هەیە کە مەناعەیان نزم بێت بە تایبەتی بە تەمەنەکانی ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە ڕەنگە تەسیرێکی خراپ لەسەر ئەوان دابنێت وای وەگەتێکی نیشتیمانی داوام لە خەڵکی پێنجوێن هەیە ئەوەی کاسەکان نیشانەیەکی تایە بەو پەڕی باوەڕ بەخۆبوونەوە بەو پەڕی متمانەوە بچێت سامپڵی لێوە بگیرێ هیچ ترسێکیانە لێرە خۆشبەختانە خزمەت دەکرێن. لە دوای ئەم چیرۆکانەوە دەمەوێت زانیاریە تەندروستیەکان و خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا سەبارەت بە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان بزانم وەکو نمونە کە هاوسنوورە و نزیکترین شارە لە مەرزی باشماخ و قەزای پێنجوێنەوە لە ڕۆژهەڵات بە تایبەت لە شاری مەریوان دۆخەکە باش نییە. کۆڕۆنا کە هاتووە ئەم مەرزنە ماتان مەسەڵەن دروست زندگی کە ناتان دروست زندگییان بەرەوە بن چۆن توانە مناڵەکانیان گەورەکە لەبەردا مناڵەکانیانە شەرمەدەنە من دایک و باوکیان کۆڕۆنا لە مەریوانە لە ماڵێ لە مۆبەرەوە پیش ئەسحەر نزیک 100 نەفەر زۆری کردووە لە مەریوانە ئیستا ئێمە گەرەکمان بێ ئەم کۆڕۆنا شکست بین گەرەکمان بێ ئەشێ ماسک بنین دەستکەشەکانمان بنین ڕاعەت بێداشتی بکەین زوو دەموچامان دەسوشتەمان بە سابون بشۆرین وەختێکە ئەم کۆرۆنا هاتووە ئەو نێتر ئێمە گرفتار بووین ئەو نێتر ئێمە ناڕەحەت بووین ئێستا من بەفەرز ئەچمە هەر مەسیرە جەمعی لە هاوشاریەکانمان ئەسڵەن بەحسی کۆرۆناوشتە نییە هەتا قەسەمە خۆ نێژم کۆرۆنا وجودی نییە چۆن وجودی نییە ئەی ئەم هەموو جەنازە لە بیمارستانەکانایەتە دەرۆ کێیە یەکێکیان من مەمنونی ئەو پەرزدارانە هەم ئەو دکتۆرانە جارە چواردە ڕۆژ لە تارانە بۆ مخواشایەدە وەکو برا و کەس و کاری خۆیان ئێمە نگاداری کردووە ئەوەی تا هەفتەیە لە بیمارستان یەدەجا هەر تحتە نەزەر دکتۆر و پەرزدارەکان بووم ئەمانە ئەگەر زەحمەت نەکێشن و بۆ ئێمە بۆچی بۆ ئێمە بۆ جۆرە فشاریان بۆێنین ئەگەر ئێمە مەلاعەزەی خۆمانکەین ئێمە ماکسەکان پۆشین دەستکێش و ڕعایەتی کاری خۆمانکەین ئەوانی فشاریان بۆ نایە لەبارەی ئەم موجی دومی کۆرۆنا کە ئێمە وسایلی بێداشتیمانە پرس باری ئەوڵ مردم فرە پێگیری ماسک و ژل و ئەم شتانیانە هەبوون بۆ خۆیان ولی ئێتە تۆزێ بازار بازە و بۆ ئەمانە شروع بە فعالیتیان کرد مردم ڕاستی ژل ئێمە لە ئەمبارە کۆڵێکمان ماگە یعنی مەقدارێ پرەی لە ئێنەکان ماگە هەتێک ماسک و دەستکێشەکان یعنی مردم وەزعیەتیان عادیە بوو یعنی داوایان ناکرد بیری مەسەڵەن چێک بە سنتاو بووە. ئامارە فەرمیەکانی کۆماری ئیسلامی ئێران سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا ئەوەمان پێ دەڵێن کە تا ئەم ساتە نزیکەی 165,000 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون لەو ژمارەیە نزیکەی 8,500 کەس گیانی لەدەستداوە لە بەرامبەریشدا 128,000 کەس بە تەواوی چاک بوونەتەوە بەڵام ئامارە نافەرمیەکان ئاماژە بە ژمارەیەکی زۆر زیاتری توشبووان و گیان لەدەستدراوان دەکەن. ڤایرۆسی کۆرۆنا کە هات تەنها نەخۆشی و دەردووبەڵایەک نەبوو بەڵکو سروشتی ژیانی شێواند گەشتەکانی وەستاند پزیشکان ئامۆژگاری هەموو لای دەکەن بۆ ئەوەی ژیان بگەڕێتەوە سەرباری ئاسایی خۆی بۆ ئەوەی گەشتەکان دەست پێ بکاتەوە پێویستی بە پابەندبوونی هەموو لایەکە با ڕێنمایە تەندروستیەکانەوە تا بەرنامەیەکی دیکە هەموو لایەک لە خۆشییا بن خواتان لەگەڵ.